هەر دۆلار نییە نرخەکەی بەرزە بێتەوە و ئەفڕێت بەڵکو ئێستا بلۆکیش فڕیوە نرخەکەی زۆر بەرز بۆتەوە دەنگۆیەک بڵاو بووەوە کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین نرخی بلۆک بەرز بۆتەوە بەدووادا چوونمان کرد دەرکەوتکە دەنگۆکە ڕاستە ماوەی 2 هەفتەیە بۆ هەر جووتێک بلۆک 200 دینار چۆتە سەر نرخەکەی ئەمەش بازاڕی کارگەکانی بلۆک بە تایبەتیش لە ئیدارەی ڕاپەڕین کە قورسایی ئەو کارگە بلۆکانە کەوتونەتە حاجیاوە بازارەکەی گەرم کردووە سەبارەت بە هۆکاری ئەو گرانبوونە خاوەن کارگەیەک ئەڵێ خواست و داواکاری زۆر لەسەرە بەڵام شۆفێرێک ئەڵێ بەهۆی ئەوەی ئێستا هەڵبژاردنە چاوپۆشی لە دروستکردنی خانووی تەجاوز ئەکرێ ئەو کە خۆی ئەو بلۆکانە ئەگوازێتەوە وەکو بار هەڵگرێک ئەڵێ بلۆکەکانمان بردووە بۆ سنووری سلێمانی بۆ ئیدارەی ڕاپەڕین هەروەها بۆ ئیدارەی سۆران دواتریش باس لە سنووری کۆیە ئەکاتن قامی قەزای حاجیاوان نایشارێتەوە کە نرخی بلۆک بەرز بۆتەوە بەڵام ئەوە ڕەت ئەکاتەوە کە بابەتی دروستکردنی خانووی تەجاوز یەکێک لە هۆکارەکان بێت بەڵام وتیشی هێشتا بە دوواداچوونم نەکردووە لە بەیانیەوە بە دوواداچوون لەسەر ئەم بابەتە ئەکا و هۆکارە ڕاستەقینەکەی ئاشکرا ئەکات بەڵام وتیشی ئەگەر بێت و بەبێ هیچ هۆکارێک نرخی بلۆک گران بوو بێ ئەوە ئەوان لێپرسینەوە لەگەڵ خاوەن کارگەکانی بلۆک ئەەکەن وردەکاری زیاتر لە هەواڵێک هەیە لە 1964 دۆتکەی ئاردی بڵاوکراوەتەوە حەزەکەم ئێوەش بیخوێندنەوە.